ئەم کاتان باش خوێندکاران دوای پیرۆزباییمان لە خوێندکاران دەرچوو خول یەکەمی پۆلی 12 ئامادەی و بە هیوای سەرکەوتن دەچوون بۆ دەرچوانی خولی دومی پۆلی 12 ئامادەی دەمانەوێت لەم ماوەکەمەیەدا کە کورتەیەک لە ڕێنمایەکانی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ پەیمانگاکان بۆ ساڵی خوێندنی 2019 و بە شێوەیەکی گشتی لەسەر گواستنەوە دابەزین بە خوێندکاران هەندێک بە چاوڕوونیتان بدەینێ. ئومێد دەکەین کە دەرچوانی پۆلی 12 ئامادەیی دەرچوون دەیانوێت لە زانکۆ پەیمانگاکان وەربگیرێن، هیوادارین بە پێی ئارەزوو ویستی خۆیان وەربگیرێن و بەشێک هەڵبژێرن کە لەگەڵ توانای عەقڵی و جەستەی خۆیاندا بگونجێت بە هیوای سەرکەوتن بۆ هەمویان. بەر لە وەرگرتنی خوێندکاران پێویستە دەرچوانی پۆلی 12 ئامادەیی بە شێوەیەکی گشتی ڕێنمایەکان بە وردی بخوێنەوە. لەبەرەوەی ئێمە دەزانین ئەو هەوڵ و ماندووبوون و کۆشەیە کە خوێندکاران کردویانە لە ماوەی ڕابردوودا بۆ ئەوەیە کە لە پۆلی 12 کە دەرچن زانکۆ وەردەگیرێن هێڵێکی خۆیان دیاری دەکەن یان باوە بڵێن ئەو پسپۆریانە دیاری دەکەن خۆیانتیان دەوێت کە دەیانوێت لێدا بخوێنن. بۆیە پێویستە خوێندکار بتوانێت بە وردی ڕێنمایەکان بخوێنێتەوە چی لەگەڵدا دەگونجێ و حەزی دەچێ و چ بە شێک پڕ دەکاتەوە. بۆیە زۆر گرنگە ئەم ڕێنمایە تایبەتە بە وەرگرتنی خوێندکاران، بۆیە پێویستە بە وردی ئەم ڕێنمایانە بخوێنێتەوە کە دیارە ڕێنمایەکانیش لە سایتی وەزارەت و زانکۆکان و هەندێک لە ئەکاونتە ڕسمیەکان و هەندێک لە پەیجەکانی تیش بڵاویان کردوتەوە و مۆر و واژۆ و وەزارەتی خوێنی باڵای پێوەیە بۆیە دەتوانین استفادە لە چ بکەن لەم ڕێنمایانە بکەن و ئینشاءڵڵا بە هیوای سەرکەوتنیان. و دوای ئەوەی کە لە ڕێنمایەکان پرسیارێکیان هەبوو یا پرسیارێکیان هەبوو یاخود نیانتوانی کە بەدباشی لێ تێبگەن دەتوان سەردانی نزیکەی مەڵبەندەکانی ڕاوێژکاری بکەن کە دیارە لە هەر زانکۆیەک وەک زانکۆی ڕاپەڕین سلێمانی کوێ هەموو زانکۆیەکان مەڵبەندێکی ڕاوێژکاریان هەیە دەکرێت سەردانی تۆماری گشتەکان بکەن و لەوێ وەڵامی پێویست وەربگرن. دیارە بە ئەم ساڵی خوێندنی 2019 کە خوێندکار لە زانکۆ پەیمانگاکان وەردەگیرێن بە شێوەیەکی گشتی لە سەرجەم زانکۆکان جگە لە پۆلۆتەکنیکەکان سەرجەم زانکۆکان وەرگرتنەکانیان تەنها بە سیستەمی کریدت واتە زانکۆلاین بە وانەی هاوپەیوەندیدار کە دەکاتە کریدیتی پار و بە پاڕێڵ وەردەگیرێن واتە ئێواران لە هیچ زانکۆیەکی حکمی نەماوە و لە ئەهلیەکانیش بە هەمان شێوە تەنها ئێواران لە پەیمانگاکان داماوە. واتە خوێندکاران دەتوانن بە ئۆنلاین بە شێوەی زانکۆلاین پاڵپشت بە وانە پەیوەندیدارەکان فۆرمەکان پڕ بکەنەوە یاخود ئەو بەشانە پڕ بکەنەوە کە دەیانەوێت تێیدا بخوێن و بە شێوەیەکی ئۆنلاینە هەم بۆ زانکۆلاین وانەی پەیوەندیدار و هەم بۆ پاڕەلێڵیش. دیارە سیستەمی کریدت یاخود وانەی پەیوەندیدار ئەمە سیستەمێکی تازەیە و بە هەوڵ و ماندووبوونی زانکۆکان و وەزارەت ئەمە هاتوۆتە بەرهەم کە ئەمە لە بەرژەوەندی خوێندکارانە. نمرەی لە 170 بۆ پۆلی 12 وەرەستاسیەکەی دەکەوێتە سەر وانەی پەیوەندیدار. وانە پەیوەندیدارەکان بە پێی بەشەکان دەگۆڕێت. دیارە لە پێشتریش ساڵانی پێشتریش داوا بۆ کۆمەڵی پزیشکی و ئەندازیاری و زانستەکان ئەمانە تەنها دەکرێت وانە پەیوەندیدارەکان پێنج بابەتی کیمیا و فیزیا و بایۆلۆژی و ئینگلیزی و بیرکاری ئەژمار بکرێت دەکرێت کوردی و عەرەبی لێتەرە بکرێت بەڵام بۆ بەشەکانی تر یان کۆلێژەکانی تری زمان و پەروەردە و پەروەردەی بنەڕێتەوەوانە کوردی و عەرەبی هەژمار دەکرێت و ڕێژەی لە 170 لەسەر پۆلی 12 دەبێت و کوتمان لە 130 لەسەر وانە پەیوەندیدارەکان دەبێت کە وانە پەیوەندیدارەکان لە ئەمیش بە هەمان شێوە لە هەندێک سایت و ئەکاونتەکان و پەیجەکانی تر بڵاو کراوەتەوە و هەر کەسێکی سووداری هەبێت دەکرێت سەردانمان بکەوە ئێمە لە خزمەتیدا دەبین. بۆ وەرگرتنی خوێندکاران لە زانکۆکاندا دیارە باڕێژەی کۆنمرەی پۆلی 12 نابێت لە 65 کەمتر بێت. ئەگەر لە 65 کەمتر بێت ئەوە لە زانکۆ وەرناگیرێت و لە 6 کەمتریش لە پەیمانگاکان وەرناگیرێت. بۆیە بۆ وەرگرتنی خوێندن بەبێ پارە لە زانکۆ حکومیەکان پێویستە خوێندکار کۆنمرەی 65 کەمتر نەبێ و بۆ پەیمانگاکانیش لە 60 کەمتر نەبێت. و هەندێک مەرجی تایبەتی هەیە بۆ نمونە کە ئەمە خوێندکار دەکرێت بخوێنێتەوە مەسەلەی تۆپ و کۆمەڵی پزیشکیەکان نابێت 85 کەمتر بۆ ئەندازیاری نابێت 80 کەمتر بێت و بۆ بەشەکان تیش هەندێک ڕێنمایی تایبەت هەیە. و بۆ مەبەستی وەرگرتنی پاراڵێڵ دیارەوە چۆن بۆ زانکۆلاین و
بۆ وانە پەیوەندیدارەکان بە ئۆنلاین دەبێت بۆ وەرگرتن لە سیستەمی پارەڵێڵیش بە هەمان شێوە بە ئۆنلاین خوێندکار دەتوانێت تەقدیم کات و هەر کاتێک کە زانکۆلاین ئەکتیڤ بوو دەکرێت سەردانی مەڵبەندەکانی ڕایشکاری بکەن کە لیژنەی تایبەت و شارەزامان هەیە بۆ پڕکردنەوەی فۆرم و سەردان بکەن لەوێ هاوکاریان دەبین بۆ پڕکردنەوەی فۆرم. بۆ پارڕێڵ دیارە ئەوەی کە جیاواز دەکرێت ئەوەیە کە بۆ کۆمەڵی پزیشکی سی نمرەکەمتر وەردەگیرێت بۆ یاسا و کۆمەڵی ئەندازیاری سوپێز نمرەکەمتر بۆ کێڵێژ و بەشەکانی تر سوپێز نمرەکەمتر. بەڵام خوێندکاران دەبێت ئەمە بزانین کاتێک کە ناوی پارالێڵ دێ کەواتە بە پارەیە دەبێت خوێندکار پارە بدات لە بەرامبەر ئەو نمرەیە کە وەردەگرێت و بەستی خوێندن. بەرەزانەوەی کە بۆمان باسکردنەوە بەشێکی گشتی بوو لەسەر وەرگرتنی خوێندکاران بۆ ساڵی خوێندنی 2019 و هیوادارین کە لە بەرنامەماندا یەک دوو سیمیناری گەورە بکەین بۆ دەرچوانی پۆلی 12 دەکرێت لەو کاتێک کە ئەعلان دەکرێت ئەوان بێن ئامادە بن لەوێ ئینشاءڵڵا هەوڵدەین سیستەمەکان زۆر بەورتر باس بکەین و بۆیان ڕوون بکەینەوە. بۆ دەرچوانی یان وەرگیراوانی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکان ئەوەی کە ئێستا دەگوزێت پاڵپشت بە ڕێنمایەکان وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕێگاکانی گواستنەوەی خوێندکاران کە چەند بڕگەیەکمان هەیە و ساڵانی پێش و خوێندکار دەبێت دەرچووی خولی یەکەم بێت ئەو خوێندکارانی کە دەرچوو کە لە زانکۆکان وەرگیراون ساڵی پار و ئەم ساڵ دانەیە گواستنەوە بکەن یان دابەزیم بکەن. ئەوانەی کە دانەیە گواستنەوە بکەن تەبەن گواستنەوە بۆ کۆلێژ و بەشی هاوشێوە دەبێت و پاڵپشت بە چەند بڕگەیەک یەکێک لەوانە دەبێت خوێندکار دەرچووی خولی یەکەم و پلەی باشە بێت ئەم یەکێک ئەگەرم بڕگەی تێدا بێ مشکلەی نەوەکانێکی تێدا نەبێت یاخود دەبێت خوێندکار زەواجی کردی بێت یاخود خوانەخواستێت جیا بوو بێتەوە ئەمە بۆ زیاتر بۆ کچانە یاخود ئەگەر ژن بێ و مناڵی بوو بێت لە ساڵی خوێندنیدا یاخود کوڕکچی شەهید و زیندانی سیاسی یاخود دایک و باوکی وەفاتی کردی بێت بە ئومێدی سەلامەتی بۆ هەمویان و کوڕ و کچی مامۆستایانی زانکۆ فەرمانبەرانی زانکۆ یاخود بەرگەی شترمان هەیە ئەگەر خوێندکار بێت و نەخۆشیێکی سەخت یاخود درێژخایانی هەبێت و خوێندکار دەتوانێت بە یەکێک لەم بڕگانە گواستنەوە بکات و ئەگەر خوێندکار هیچ یەکێک لەم بڕگانەی نەبوو ئەوە لە قۆناغ یەکدا دەتوانێت بە سیستەمی نوێی پاڕڵ گواستنەوە بکات و گواستنەوە لە زانکۆ ئەهلی بۆ حکومی نیە و لە ئێوارانەوە بۆ بەیانیان نیە بەڵام بە پێچەوانەوە هەیە. بڕگەی شترمان هەیە بۆ مەسەلەی دابەزین دیارە دابەزین دەکرێت بۆ بەشی هاوشێوە بەیان جیاواز بێت و بۆ کۆلێژی بە هەمان شێوە دەکرێت جیاواز بێت بەڵام دابەزین یاخود سیستەمی دابەزین پاڵپشت دەبێت بە کەمترین کۆنمرەی پۆلی 12 واتە دابەزین پاڵپشتە بەچی بەو معدەلی کە لە پۆلی 12 داهاتی بەڵام لە گواستنەوەدا نەخێر گواستنەوە پەیوەندی بە کۆنمرەی پۆلی 12 نییە و پێویستە خوێندکار بۆ هەر بەشێک کە دەیەوێت دابەزین بکات دەبێت کۆنمرەکەی وەرگیرا بێت و ئینجا دەتوانێت دابەزین بکات و خوێندکار عادەتەن بۆ مەسەلەی گواستنەوە دابەزین لەو زانکۆیە کە لێ وەرگیراوە لێەوە دەست بە مامەڵە دەکات داواکاریەک دەنووسێت و فۆرمی ژمارەیەک و دوو سێمان هەیە کە پڕی دەکاتەوە ئەنجا دواتر دەچێت بۆ تۆماری گشتی تۆماری گشتیەوە دێت بۆ تۆماری گشتی و زانکۆی بۆی دەچێت و دوای وربینی و ڕێکارە یاسایەکان دەتوانێت مامەڵەکەی تەواو بکات بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک ئومێد دەکەین کە توانی بێتمان بەشێکی کەم یاخود زانیاریی کەم بە شێوەیەکی گشتی لەسەر ڕێنمایەکانی وەرگرتنی خوێندکاران زانکۆ پەیمانگاکان وە گواستنەوە دابەزین بێەوە بگەێنین هەر سەرکەوتوو بن سەرفراز بن.